خۆشەویستانم جارێک دەستاوتان لەبێت و بە خۆشحاڵی و لەگەڵتانم بۆ تاوکردنی پرۆگرامەکەمان بینەرمان بن فەرموو من تێبینەکانم لەسەر قسەکانی ستارەخان و پرسیارەکەی جەنابەت گرێ ئەمەوە بە وەڵامێکەوە کە نزیکمون لەیەکەوە کە بەڕاستی هەندێک شت و ڕوژە کە ستارخان دەری ئەوەی دەربڕی کەلانەیەک نییە بۆ شوێنکردنەوەی هەڕەشە لێکراوەکان یاخود ئەبێ باسی لەوە کرد بۆ نەساڵەیە ئەڵێ بێ بەنامی هۆشمەندی هەبێت ئەمە بۆمان ینی دەربڕینی ئەمە بەڕاستی جەنابەت کە باسی گۆڕانکاری لە کللتورا کردت من جوابەکەم یا وەڵامەکەم بۆ ئەڵێم ڕۆژانێ بوو یا ساڵانێ بوو کە کاتێک ئەچوین لە دەرگای ماڵەکانمان ئەیا بۆ ئەوی ڕاپرسیە بکەین لەسەر مەسلەیەکی ژنان کە پڕی بکەینەوە نەک پیاوەکە ڕێگەی لێ ئەگرتین کە دەرگای لەسەر داخستین ئەیوت ئێوە ئەتانەوێ خۆی ژنەکانمان شەڕ بکەن بەڵکو زۆر جار ڕوبەڕووی ئەوەی شەبینەوە ماساتەکە لەوەیە بوو ژنەکە خۆشی ڕێگەی بە وەڵامانەوە نەئەیا و دەری ئەکردین لە ماڵەکانی خۆیانە بەڵام ئەمە چی وای کرد کە ئەمڕۆ بێت تکایە قسەکردن لەسەر گۆڕانکاری یاساکان قسەکردن لەسەر پرۆژە یاسا و فعلا گۆڕانکاری لە هەندێ بەهای کللتوری کە وەکو بۆ نمونە هەندێک بەها هەیە کە ئێستا لە ڕیشەوە هیچی نەماوە کە باس لەوە ئەکرێت هەندێک قسەکردن لەسەر ژن بەژن کە زۆر بەدەگمەن ئێستا ئەگەر لە قەزایە یا لە ناحیەک بوونی هەبێ یا گەورە بە بچووک ئەگەر بوونی ما بێ لەرە بۆ مانایی کە ئەمە بەرنمەیەکی فرەجۆری هەمەڕەنگی بەرفراوان چ لە ئاستی شارەکان و لە قەزا و ناحیەکانە بوونی هەبووە لە ڕێگەی کۆنفرانسەوە لە ڕێگەی کۆنفرانسەوە لە ڕێگەی وەرکشۆپ دوای ئەزمونێکی دوور و درێژ لە کاری ڕێکخراوی کە دەتوانین بڵێن 20 ساڵ لەگەل لە دوای ڕاپەڕێنشەوە حسابی بکەین چی کرا لە گۆڕینی یاساکان بۆ قەدەغکردنی ئەو کولتورە ئەو کۆمەڵات بەهایی کە ناتەبایە لەگەڵ بەرژەوەندەکانی ژنانە چی کرا بۆ کەسانەی بەناوی شەرەفپارێزی و کۆمەڵێکەوە بێگومان زۆر شت کراوە یەکێک لەو گۆڕانکاریانەی کە باسی گۆڕانکاری یاسا ئەکەن یەک حقیقەت هەیە ئێمە ئەگەر بوامان پێمان وا بێ ڕێکخراوی ژنان لە هەر کۆمەڵگەیەکە نە کۆمەلگە لە هەر کۆمەڵگەیەکە ئەگەر پێمان وا بێ فریادرەسە لە چارەسەرکردنی هەموو ئەو کێشە ڕیشەیانەی کە لە ناو کۆمەلگایەکە بوونی هەیە ئەمە هەڵەیەکە بەڕاستی لە ڕوو واقعەوە نابێ ئەو لێگانەوە ئەو حکوممانەمانە بێ لەو ڕوانگەی حکوم بین مەسەر ڕێکخراوەکانی ژنانە چونکە گۆڕانکاری ڕیشەی لە هەموو ئەو کێشانەی کە جەنابەت ئاماژەی پێ ئەەکەیت ئەرکی هەمەلایەنە و سیاسەتی حکومڕانی و سیستەمی پەروەردە و تاکەکانی کۆمەلگەیە بە هەموو شەریحە جۆر بە جۆرەکانیەوە بەڵام زۆر جار ئەو تاوانانەیە ئەو حکومدانانە کە ئەکرێت بەسەر ڕێکخراوەکانی ژنان ڕێکخراوی ژنان پلان و بەرنامەی خۆی لە دوو تەوەری سەرکی ئەبینێتەوە کە بڕیاردان نییە لەسەر مەسەلەکان بۆ گۆڕانکاری ئەوەندەی فشار و ئەوەندەی تەوەیەکردنە لە ڕێگەی بەرنامەکانی خۆیەوە کە ئەمەش درێخی نەکردو لە هیچ ڕوویەکەوە لەم دووڕووە و بەرهەمی ئەوانش ئەی قسە کرد کە کاتێک گۆڕانکاری یا لە پەرلەمانی کوردستانە یاسای تونند و تیژی خێزانی دەرئەچێ یاسای باری کەسێتی کە دەرچووە یاسای خەتەنەکردن و هەموو ئەم وردەکاریانەی کە هەڵگری گۆڕانکاری ئەو بەهانەیە کە ئاماژەی پێەکەی جەنابەت ئەمانە ئەی ئیش نین تۆ واز لەوە بێنە کە ئایا ئەمە لە پەرلەمان دەرچووە بەڵام چەند جێبەجێ ئەکرێ ئەمە لەگەڵ تام قسەکردن هەڵ ئەگرێ وەکەم تەرخەمی هەیە و لاوازی هەیە لە ئاستی جێبەجێکردنا کە ئەمەش بەڕاستی بە پلەی یەکەم ئەتوان بڵێم ئەرکی لیژنەکانی پەرلەمانی کوردستانە کە بە دواداچوون کە یەکی لە ئەرکەکانیان بە دواداچوونە بە دواداچوونیان هەبێت لەسەر ئەو یاسایانەی کە لە ناو پەرلەمانی کوردستانە دەرئەچێ چونکە ئەرکی ڕێکخراو لێرا کۆتاییە ئەگەر چی لە دوای ئەوە هەر متابع بۆ بە دواداچوونی خۆی هەبووە تەستەرخەن ئێمە دەتوانین باس لە کۆمەڵێک دەستکەوتی گەورە بکەین کە ئەم ڕێکخراوانە بەدەستیان هێناوە لە ماوەی کارکردنیان مەسلەی یاسا بەنەگابوونەوەی تونند و تیژی خێزان کۆمەڵی گۆڕانکاری لە یاسای یاساکانی باری کەسێتی و کۆمەڵێک دیکە ئەمانە ئەتوانین بە دەستکەوتی گەورەی لە قەڵەم بین بۆ باس لە وێنە ئەم ڕێکخراوانە نەکەن وەکو کۆمەڵی ڕێکخراوی ئەکتیڤ و بەهێز و کارە کە بەڕاستی لە ماوەی ساڵی ڕەبوودۆ بەدیهێنانی دەستکەوتی گەورە بوون بۆ کێشەکانی شتان کنێرخان باسی لە شتێک من هاوڕام لەگەڵ یعنی ئەمە بەتەنیا ئیشی چاکسازی ئێمە باسی چاکسازی ناکەن ڕێکخراوەکانی ژنان چاکسازی بکەن بەتەنیا ئیشی ڕێکخراو نییە کە چاکسازی بکە و کۆمەڵێ وەکو ئەو بەرنامانە هەموو بگرێتە ئەستۆی خۆی کە پێویستن بۆ کۆمەلگا بە تایبەتی کە بۆ شارکردنەوەی پیا و پێویستن مەش لەگەڵ یعنی منش ئەم ئەرکە قورسە هەمووی ناخەمە سەرشانی ڕێکخراوی ژنان بەڵام ڕێکخراوی ژنان کە دروست ئەبێن و هەر ڕێکخراوێکی تری NGO کۆمەلگەی مەدەنی ڕایەڵەیەکن لە نێوان دەسەڵات و خەڵکە ئەم ڕێکخراوە لە سەرتای دروستبوونیەوە کە دروست ئەبێ پێویستە بە کۆمەڵە تەحەداوە دروست بێ و ئەبێ ئەو بەرنامەی ئەوەی داڕشبێ کە بەڕاستی ئەو لە کۆمەلگایەکی نەریتیایە لە کۆمەلگایەکی ئاینیە
دنیای لە کۆمەڵگایەکە کە پیا و دەسەڵاتدارە لەم کۆمەڵگایە ئەبێ ئەم پرۆگرامی ئەوەی داڕشت بێ من ئەوەی کە هەست دەکەم و ئەوەی کە بەڕاستی بۆ ژنانیش زۆرتر جێ سەرنجە ئەوەیە ئێمە هەستەکەن پاشەکشەیەک لە ئیشی ڕێکخراوەکانە هەیە لەبەر چی لەبەر ئەوەی ئەمان تەحەدای ئەم مەسەلانیان هەموو نەکردووە لە پڕێکاکەیەتە بەرامبەر ئەوەی کە کەوتنێک دروست ئەبێ بۆ نمونە لە واقعاتی هەیە کە ڕێکخراوەکانی ژنان بێدەنگ بوون لێ مەسەلەن لە نمونەی ئێستا لە نمونەی ببوورە کە ئەڵێ پاشەکشە من بەست و باسی یاساکان کرد مەسەلەن لە ماوەی 21 ساڵە ئەو یاسانەی تەنیا دوو یاسا لە قازانجی ژن دەرکراوە لە پەرلەمانی کوردستان یاسای باری کەسێتیە ئەم یاسای باری کەسێتی بەرفراوە کۆمەڵشتی باشی تیاگۆڕا کۆمەڵشتی دەستکاری کرا بەندەکانی کە لە قازانجی ژنان بەڕاستی مەسەلەی فرەژنی هەیە بە مەرجەوە پەسەندکرا بەڵام لە دادگاکانە من خۆم وەکو ڕۆژنامەنووسی بە دۆداچوونم بۆ کرد جێبەجێ ناکرێت ئەوە یەکێک لەو یاساکانە یاسای بڕنگاربوونی و تونوتیژی خێزانیمان هەیە یاساکی زۆر باشە من لەگەڵیان بەڕاستی کۆمەڵێ مادۆبەندی زۆر باشی تیا لە مەقسەد لەسەر ناوەڕۆکی باشی و خراپی ناکەین ببوورە قسەکردن لەسەر ناوەڕۆکی باشی و خراپی ناکەین ئەوەندەی کراوە یان نەکراوە باز لە ئەوە ئەکەم کە ئیشەکان مەسەل ئەوەی کە کراوە منش بازی ئەوە باشتری بەڵام یەکێک لەو نمونانەی کە ڕێکخراوەکان نەیانتوانیەوە بەڕاستی تەحەدای پێن لە ئێستا حالیان لە بەرامبەر یاسای بڕنگاربوونی و تونوتیژیا هەر بە وەزیری ئەوقافەوە لەگەڵ 550 مەلای ئاینی و ڕۆژنامەنووس و کەسی ئەوانە هەن داوای ئەوە ئەکەن کە ئەم یاسایە ڕەت بکرێتەوە لەبەر ئەوەی کە مادەی حاڵەتێکی زۆر سروشتی و مەدەنی و ڕاستی بەڵام لە بەرامبەر ئەو لایەنی کەم کۆمەڵگەکات ئەڵێ ئەوە ڕێی جیاوازیش هەیە و چۆن من داکۆکی لە مافی خۆم و ڕێی خۆم و تێڕوانین و بیرۆکەی خۆم ئەەکەم لایەنێکی تریش هەیە کە دژی ئەوە ببێت و ڕای خۆی دەربەر زۆر ئاساییە زۆر ئاسایە ئەوەی ئەمن نەبێتە هۆی ئەوەی کە بەڕاستی ڕێکخراوەکان لە بەرامبەریا ئیتر بێنە دواوە یان پاشەکشەکەنەوە مەسن ئەو کۆمپینی بۆ جۆرە پاشەکشیان کردو خۆ لێرە خەنگاوەکان بەردەوام چەند ئەو هەوڵەیەکان کەمە چۆن من ئازادم ستارەخان چۆن من بە مافی خۆم ئێزامۆک و ڕێکخراو ئازادم لە دەربڕینی هەموو بیرۆکەیەک و هەموو پرۆژەیەک و هەموو گۆڕانکاریەک ئەبێ ڕێکە بە کەسی بەرامبەریش بم کە ئازاد بێ لەوەی کە ئەوەی پێقبوڵە یا پێقبوڵ جیاوازە کەواتە تەحەدای تۆ ئەکات تەحەدا ئەکا ئەڵێ ئەم یاسایە ناتوانین بڵێمونەیەکی ترشەوە ئێمە یاسای فکری خۆی ئەکا کە ئەمە شتێکە ڕەوایە لە بەرامبەر تۆش ئەتوانین داکۆکی لە بیرۆڕای خۆت بکەی لە بەرامبەر ئەو کەمپینێکی بەم شێوەیە دروست بووە کە لە ئاستی وەزیرشا بەشداری ئەکا ڕێکخراوەکان ژنانش ئەوایە ئێستا کەمپینێکیان هەمان کەمپین بێ بەڵام چۆن ئەڵێ ئەبووە چالاکێکی ڕێکخراوەکان ژ بکە پیشانی بە ئەم ڕێکخراوان بەڕاستی داکۆکی کارن تەماشاکە ئێمە نمونەیەکی تر بۆ بێنم یاسای قەدەغەکردنی خەتەنەکردنی مەینە هەبوو ئەم یاسایە بەڕاستی لەبەر ئەوەی کە هەم لەم لایەنەوە قبوڵ ئەکرا ڕەت ئەکرایەوە ناچار یاساکە پاشەکشیان لێکرد لە لیژنەی مافی ئافرەتان لە پەرلەمانی کوردستانە هێناویانە ئێستا لە ناو یاسای بەرەنگاربوونی و تونوتیژیە دایان ڕشتۆ لە ناویە یەک مادەیراوە گرنگەوەی گۆڕانکاری ئەکرێت تۆ گرفت نییە گرنگەوەی بەردەوامیێت هەیە گۆڕانکاری تیاکراوە مەسەلە پاشەکشە نییە لێرە پاشەکشەکرابەری ئەمرازی جیاواز و شێوازی جیاوازە بۆ داکۆکیکردن لەو یاخۆ بەدەستێنانی ئەزان یەک مادەی بۆ تەرخانکراوە مادەکەش 4 بەندی تۆ لە دەرەنجام خۆی لەسەر پرۆژەیاسایەک بوو ئەزانی لەسەرتان پرۆژە یاسایەک بوو دەرئەچوڵێ پاشەکشیان لە بیرۆکەکەی خۆیان نەکردەوە ینی ئەمە لە شکاجەکەی ئەەکەیتەوە لە پرۆژیاسایەکی تایبەتمەندا جێکی توە ئەیخەیتە سەر پرۆژەیەکی کە لە چوارچێوەی تایبەتمەندەکان خۆبی ئەمە گرفتێ نیە گرفتەوەیە بەندەکەماوە داواکاریەکە هەیە بەس من تێناگەم پاشەکشەمە بەس چییە من لە هەموو دنیاە وایە بەپێی ضرورەتی ئەو حدەسەیەتە پێشەوە تۆ چالاکی ئەنوێنی یعنی ناکرێ حکم بەسەی هەج ڕێکخراوەکانە بینەک ڕێکخراوی ژنانیش ڕێکخراوەکان جوڵێ هەموو قۆناغێک ئەبێت زۆر 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 چالاک بن یا خود ئەگەر چالاک نەبوون یا هەنگاوێکیان نەبوو بە پاشەکشی لێک بێتەوە ضرورەتی حدەس وا ئەکا کە تۆ بیتە سەر مەیدان و داکۆکی لەو حدەسە بکەیت کە دژی بەرژەوەندی مافەکانی توێ هەر چاوەڕوانی حدەسیشبی ناکرێ هەر چاوەڕوانی حدەس ڕۆژە فیشبی بێتە پێش هەڵمەتە بێ نەموو تۆ چاوەڕێ ئەوەکانی ببوورە هەر لە 25 نۆڤمبەر و 8 مارس و ئەم کاتانە ئەبن کە ڕێکخراوگەلێکن لافیان هەیە یا مەسن بەیان نامەیەک دەرگیان کۆمەڵێک ئاهەنگی پشکوشتی وهەیە نبینی ئەتوانی بڵێ لەویا توانەکانیان چڕ ئەکەنەوە لەبەرەوەی بۆنەیەکی سەرتاسەریە لەویا ڕێکخراوەکان هەڵ ئەسن
بەرنامەکانیان بە چڕی پیشان ئێن کە ئەمە بۆنەیە تۆ هەرێکە پلان و بەرنامەی خۆی بەڵام ئەمە وای نەکردو کە ڕۆژانە لەگەڵ لەسەر بەرنامەی خۆی کە ئەرکێکی سەرەکی تەوەیە وەستاخەنە پرسیارێک بەپی ئامارەکانی بەڕێوەبەراتی توندوتیژی دژی ژنان بەڵێ ئەوەش ویستم قسەی لەسەر بکەم لەماوەی ڕابردووە ڕاگەیان هەڵبەتە ئەم ئامارانە ئاماری ڕسمین و دەستگایکی پەیوەندیداری حکومی ئامادەی ئەکات بەپی ئەم ئامارانە نزیکی 1800 حاڵەتی توندوتیژی لە هەرێمی کوردستان تۆمار کراوە لای دەستگای پەیوەندیدار لای حکوومەتی هەرێمی کوردستان تۆمار کراوە کە بێگومان هەمومان دەزانین بەشێک لەو توندوتیژیانە لە نهێنی و لە تاریخی ئەکرێت و تۆمار ناکرێت یعنی ڕێژەی توندوتیژەکە لەو تۆ ڕاگەیاندراوە زیاتر لەناو ئەمانەیە دەیان حاڵەتی اغتصاب هەیە حاڵەتی کوشتن هەیە حاڵەتی جۆرا و جۆر هەیە یعنی مووقفی ڕێکخراوەکانی ژنان لەسەر ئەم مەسەلانە چییە؟ هەست ناکەی بێدەنگیشی گەورە سەبارەت کاتێک ئامادەی وا ڕاگەێنێ تۆ ڕۆژنەیە گوێت لە قیژەی ژن و لە هاواری ژن و لە کوشتنی ژن و هەواڵێکی لەو بابەتە ئینسان و وجدانی ئینسان نەتەزێنێ بەڵام ڕێکخراوەکانی ژنان بۆ بەرەنگاربوونەوەی ئەمە چیەکەن؟ لە هەموو کۆمەڵگە مرۆییەکانە کە باسی مرۆڤ ئەەکەی زۆر ئاساییە ڕوودانی هەموو ئەو شتانی کە پەیوەندی بە خودی ئینسانەکانەوە هەیە یەکێک لەوانە ململانەی نێوان ئینسانەکانە کە ئەم ململانێ و سیراعە بۆ شێوەیەک کە دەسەڵاتی زلهێزی و خوار خۆی هەبێ چی ئەهێنە تەکای و توندوتیژی ئەهێنەکە تەکایەوە و دەرخستنی ئەم ئەمارانە بە بڕوایمان جۆرێکە لە ڕاستی و شەفافیت کە دەستگایەکی بەڕێوەبەرایەتیەک هەر دەستگایەکە کەسەر بە حکوومەت دەیەت ساڵانە ئاماری خۆی نیشان ئەیە و پیشانمان ئەیە بەراوردی ئەستی جۆرەکانی توندوتیژی لەم ساڵە لەگەڵەوە لە زیادبوون نایەکەم بوونا لە زیادبوون نابوو مانایە نییە بە من بە شێوەیەکی زۆر سلبی بیبێنم چونکەمە کۆمەلگەیەکە و کۆمەلگەیەکی بەشەری مقارنەی خۆت بە هەموو وڵاتێکی بەشکەوت و خواستکەی چەندین جۆری توندوتیژی و جۆر بە جۆر هەیە بەڵام پرسیارەکەی من ئەوە نییە ئایا ئەمە کارێکی باشە حکوومەت ئەگەن یان ئەو مۆزوعێکی دیکە بێگومان کارکردنی ڕێکخراوەکان دیە مەسەری بەڵێ پرسیارەکەی من مەبەستە مووقفی ڕێکخراوەکانی ژنە سەبارەت بەم ئەوە دەرەنجامێکی زۆر باشە کە ئەخرێتە بەردەمی کۆمەلگە بە شێوەیەکی گشتی کە ڕێکخراوەکانی ژنان ژێکێکە لەوانە کە ڕێکخراوەکان ژنان خۆشان لە ڕێگەی دراسات و لێکۆڵینەوە ئەتوانن بزانن ئاستی ئەوانە چیە بەڵام ئەمە ڕێگەیەکی باشە کە خرێتە بەردەمیان بۆ ئیشی لەسەر بکرێ و کارکردنیشی لەسەر کراوە بۆ مانایی کە کاتێک ئێستا بەراوردی ئەم جۆرانی توندوتیژی ئەەکەی کوشتنی ژنان بە بەراورد لەگە ساڵانی پێشوا کەم بۆتەوە بەڵام توندوتیژیە وردەکانی کە پەیوەندی بە خێزانەوە هەیە لێدان و ئازاردانی دەرونی و هەموو جۆرەکانی تری توندوتیژی توان بڵێم ئەمەیە ڕووی لە زیادبوون کردووە ئەمڕۆ لە زیادبوونیش بە بڕوای من پەیوەندی بە ئاستی خۆشمەندی تاکەکانەوە هەیە ژنێک کە لە پێشوا پێی وا بوو بێت مافێکی سروشتی پیاوە کە لەیبا ئەمڕۆ پێی وایە کە ئەوە نەک مافی ئەو نییە بەڵکو مافی ئەو لە چوارچێوەیەکی دیاریکراوە هەمووی پێی زانیوە ئەم پێزانینەوە ئەکا قبوڵی ئەو توندوتیژیانە یا قبوڵی ئەو مامەڵەکردنە نائینسانیانە نەکات لە کەسی بەرامبەرەوە بۆیە هەڵ ئەسێ دەنگی ئەبێ و قسەی ئەبێ لەسەر ئەو مافانەی خۆی و قبوڵی ئەو چوارچێوە ناکات کە پێشووتر چەندین هۆکاری ئابووری و چەندین هۆکاری تر هەبوو ملکەچی کردووە کە لە ژێرسایی ئەو پیاوەیە ژیان بگوزانێنە ئێستا گۆڕانکاریەکان وای کردووە کە چلانی هۆشمەندی بەرز بۆ تۆ چباری اقتصادی لەوانەیە بێگومان جیاواسی بخۆی بینو ئەمە کە کاتێ مرۆڤ ئەگاتە و ئاستا ئیتر لەسەر مافەکانی خۆشی بە ئاشنابێ هیچ مەجبور نییە لە چوارچێوەی خێزانێکە یا لە چوارچێوەی کۆمەلگەی کاپێتەن بێنەوە بۆیە ئەم ئاماران ڕوو لە زیادبوونی کردو ڕوو لە زیادبوونیش بکە ئەمە لایەنێکی ئیجابیە بەدیوێکی ترە ستارەخان تا چەند بە تەقیمی تۆ بە تێگەشتنی تۆ لەو بارودۆخەیە کاتێک کە ئامارێکی لەو شێوەیە ڕدەگەێنێ و باس لە کوژانی دەیان ژن و ئازاردانی سەدان ژنێتر دەگا بە شێواسی جۆرا و جۆر تا چەند ڕێکخراوەکانی ژنان لە ئەست ئەم ئامارانەیە مووقفێکی ڕاستەقینەیان هەبووە کە هەم فشار بخەنە سەر دەسەڵات و هێزە سیاسەکان بۆ بنەبڕکردنی ئەوانە هەم کۆمەلگار ڕوبەڕووی پرسیاری گەورە بکەنەوە پرسیاری وجدانی و ئەخلاقی گەورە بکەنەوە سەبارەت بە توندوتیژی دژی ژنان من لەسەر ئەو مەسلەیە زای چۆنا وەکو پێم وتی ئێمە قسەمان لەسەر ئەوەیە کە ڕێکخراوەکان نەبوونێتە هێزی فشار یعنی لە سەرتای دروستبوونی ڕێکخراوەکانە کە پێویستە هێزی فشار بن ئەمان نەبوونێتە هێزی فشار بەڕاستی هێزی ڕێکخراوەکانی ژنان نەبوو کە وای کرد کۆتا لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگاکان تەنانە لەناو خودی حیزبەکانە بوونی هەبێ و ببێتە واقعکاری لەسەر بکرێ واز لەوە بێنە ئەمەش کە کێن ئەو ژنانەی کە حیزبە سیاسەکان کە مەش ڕخنەم هەیە لەسەری لە زۆر ڕۆوە کێدانێن بەڵام کۆتا
دواتر کۆتا فشاری ڕێکخراوەکانی ژنان بوو بەڕاستی وای لە حزب سیاسیەکان کرد کە بێتە سەر مەیدانی واقع و ئێستا کۆتاش ئەوە نییە هەتا بەڵام هەر بەم شێوەیە ژن بچێتە پەرلەمانەوە کۆتاش بەڵام ئەوە ئێستاکە ئیرادەیەکی وەها لە ژنا دروست ببووە بە فشاری ڕێکخراوەکانی ژنان کە بەڕاستی ژنە گەور هۆشمەند بێ بەتەنیا لەکایەکی کۆمەڵایەتیا بەبێ هۆشمەندبوونی پیا و زیاتر بکە مەسەلەکە لەسەر ئەوەی باسی ژن ئەەکەین تەماشاکەم ئەوە ئێستا بەو شێوەیە وایە کە بەڕاستی ئیتر ئەم تاکە خۆی بیتوانە ئیرادی ئەوەی هەبوایە لە کاتێکا تۆ ئامارەکان ناتوان یعنی تۆ ئامارێک لە 2007 بام قسەکەم تاواکەم لە 2007 کە تۆ ئەم ساڵ 2012 ئامارەکە چەند قات زیادەکات لەو کاتە ڕاستە مەلایەنێکی ئەوەی تایە کە ژنان وشارە بنەوە ئیتر ئەو ناداتپەروەری کە بەرامبەریان نەکرێت قبوڵی ناکەن و ئەچنە شوێنێک شکار دەکەن و سکاڵا بەرزەکەن و ئەمە شتێکی باشە لایەنێکی ئیجابی هەیە بەڵام ناکرێ هەموو مەسەلەکان بۆ ببەستینەوە کە گوایە ئەمە ئیتر ئەمە ئاستی وشیاری ئەم ژنە وای کردو کە ئیتر سکاڵاکەی بەرێتە دەرەوە هەموو مەسەلەکان ئەمە ناتوانانی هەمووی ببەستیتەوە بۆ ئەزانی چۆنە ئێمە ئێستا لە سەردەمێک ئێمە ئێستا لە قۆناغێکە ئەژین قۆناغەکە ئەوەی کە قسەمان لەسەرێتی تۆ ئەم ساڵی 2012 ناتوانانی بەراوردکە بە 91 قۆناغێک بسە قۆناغێکی ترە ئێستا مەسەلەی تەکنۆلۆژیا زۆر گەشەی کردووە ئێستا مەسەلە ئابوورەکان بە جۆرێکی ترن ئێستا ئەم بەشداری ژن ئەبینین لە هەموو بوارەکانە بەڕاستی وەکو چەندایەتی وەکو ژمارە بەشدارێکی زۆر فراوان هەیە لە بوارەکانە ژنان کە بەشداری ئەەکەن پرسیارەکە ئەمەیە ڕێکخراوەکانی ژنان ئەتوانن چی بکەن ئەمە سەر ئەوەش بارمەتی خۆت ئەوان دەتوانن کاتی فشار بن بۆ کەمکردنەوەی نەعەدالەتی بەرامبەر بە ژنان هێزی فشار بن بۆ نمونە هێزی فشار بوون لە دەرکردنی سیستەمی کۆتا لە یاسای توندوتیژی خێزانی لە کۆمەڵێک پرۆژە لەباری کەسێتی ڕێکخراوەکان ژن ڕۆڵی باشیان بینی لەمەزەتر چی ئەکرێت بکرێ نەکرابێت ینی هەموو هەوڵەکان لە ڕووی فشارەوە گیراوەتەبن و دەرەنجامی واقعی باشیش هێناوتە بەپی قۆناغەکە تۆ دائیمان قسەکەی چی ماوە بکرێت ئەوە بێگومان نەهەوڵی بۆ نایی بێگومان پلانی داهاتوو بەپی واقع و ضرورەتی خۆی هەنگاوی تر ئەخوازێت کە ناتوانانی لە ئیستە قسەی لەسەر بکەی بەپیکە بەڵام ئەوەی کە کراوە ئێستا هەموو ئەم گۆڕانکاریانە وڵات دەوڵەتی مەسر بە هەموو ئەو حەزارەتە دێرینەی خۆیەوە کە هەیەی هەفتەی ڕابردوو کە ئێمە لەوێن بەڕاستی باسی لەسەر تازە ئیستیحداسی ئەو ئەکەن لەسەر مەسەلەی فرەژنی و لەسەر چەند ژنە پرۆژەیە سا پێشنیار بکەن کە ئێشتا گۆڕانکاری لەسەر بکرێ باشە ئێمە بم ماوە کورتە ئەم هەموو گۆڕانکاریانەی کە لە ڕیشەیەوە لەسەر یاساکان کراوە قۆناغێکی تر ئەبێ ئیش لەسەرەوەکەن چۆن جێبەجێ بکرێت قسەی خۆم تاوا نەکرد ئێستا ئەوەی کە ئەمە باسی ئەەکەن ئێمە باسی فشاری ڕێکخراوەکان ئەەکەین باسی ئەوە ناکەین تۆ لە بۆنەیەکیان لە کاتێکایی کۆمەڵ فشار ئەەکەیت و دوایی کە بە قسەیان نەکردی پاشەکش ئەیتە دواوە ئەزۆنە ئێستا ڕێکخراوەش تۆ یعنی بدەوێ بڵێ من دەسەڵات هەرچی فشارێکم کرد یا هەرچی هەنگاوێکم نایە هەرچی من داخوازێکم منوەکو ژن کردم ئەو وەڵام ئاەتەوە بە ئەرێنی وەڵام ئاەتۆ نەخێر ئەو بەجێ بۆ جۆرە نین چونکە ئەمانش بەڕاستی لەو ئاستە سیاسیان ترا لەگەڵەوانە لە سیراعینە و لە ململانیان و لە خەباتەوە هۆکارێکە کە ڕێکخراوەکان خۆشان تووشی کێشە ئەبنەوە من لەو مەسەلا نکۆڵی لەو مەسەلێ ناکەم بەڵام کە ڕێکخراو دروست بوو کە تۆ وتێ من داکۆکی لە مەسەلەی ژن ئەەکەم کە تۆ وەکو ڕێکخراوێک خۆت ناسان کە بەڕاستی جاری وایە خۆت چۆن ئەڵێ بەراورد دەکەی بە ڕێکخراوێکی کە لە ئەوروپا و لە نازانکۆ لە نازانکۆ هەیە کەواتە ئەبێ کارەکانش لە ئاستی ئەوەیە بن من لەگەڵ ئەویانی بەڕاستی ئەویانی بەڕاستی تۆ لە هەشتی مارس هەیە لە هەشتی مارسا کۆمەڵە دروشم بەرزەکەی تۆ بەس ڕۆژەکانی ترچی ڕوئایە ڕۆژەکانی تەماشاکە ئێستا ئێمە لە ناو شارەکانە ئەبێ ئەو کۆمەڵە ئەو مەسەلانی کە باسی ئەەکەن تا ئاستێکی زۆر ئەو داردانە کەم بوونەتەوە بەڵام لە قەزا و ناحەکانە چی ئەگوزارێ دوێنێ لە پشدەر و ڕانیە و لە گەرمیان ئەزای چ کارەسات هەیە لەو مەسەلە یەکێک لەو حاڵتانەی کە باس کراوە یعنی حاڵەتی نادیار بەڕاستی کە زۆر بە شاز یەک حاڵەت دەرکەوتووە ئەو حاڵەت ئەویش بە زۆر گوێزراوەتە بۆ دەستگاکانی ڕاگەیاندن بەڵام ئەیلە ئەوەی تر کە باسی ئەکرێ ئەڵە ڕۆژنامەنووسەکان خۆیان لەبەر ناوبانگی شارەکە لەبەر ناوبانگی شارەکە لەبەر ناوبانگی شارە ئەمە دەلالەتێکە لەوە لەبەر ناوبانگی شارەکە نانێ حاڵتەکانی تر بگوێزنەوە ئەگینا حاڵەتی تری لەم جۆرە وەکو دیاردە هەیە باشە ڕێکخراوەکانی ژنان لە قەزا و ناحەکان چ ڕۆڵێکیان هەبووە ئەزانی چۆن ئێستاکە من دیسا ئەو مەسەلەی مامۆستاکەی ڕانێ بازەکەمەوە مامۆستاکەی ڕانێ بازەکەمەوە دیساکە یعنی ئەم بەتەنی
پرۆبلێمی ڕێکخراویان نووسنگیەکیان هەیە لە ڕانیا بە تاقیتەنە ناتوانێت بێتە وەڵام لە کاتێکە ئەبوای ڕێکخراوەکانی ژنان چیەکەتی ژنانێکەتی ئافرەتانە ئەو هەموو ڕێکخراوە ژنانەی کە هەیە ببووناتە یەک دەنگ کەمپینێکی گەوران دروست کرا هێزێکی فشاری وهان دروست کرا لەبەر ئەوەی کە ئەو کەسە بدرێتە دادگا بەڕاستی دوای ئەوە ئێمە ئەزانین چۆن لە دادگاکان لە پێچینەوە نییە یاسای باری کەسەتی باسمان کۆمەڵە بەندی زۆر باشی هەیە چەندین نمونەی واقعی هەیە ببوورە چەندین جواب تێبینی خۆم چەندین نمونەی واقعی هەیە لەلایەن ڕێکخراوەکانی ژنانەوە لە ڕێگەی تۆری هاوبەشەوە کە بۆ مەسلەیەکی تایبەتی کەسێکی دیاریکراو یا بابەتێکی دیاریکراو یا پرۆژێکی دیاریکراو یەکیان گرتۆ ڕێکخراوەکان لە خاڵ هاوبەشەکانیانەوە تەقدیمیان کردووە کە ئەو نمونەیە کە ئەڵێ با ئەویان کردایە ئەوە چەندها دەنگدانەوەی وای نییە ئەمە جیاوازە ئێمە بیبیستین لە سەرتاوە ئێمە یەکەم کەس من دوای پرسیارم ئەمەیە ئێوە وەکو ڕێکخراوێکی ژنانی کوردستان چەند توانیتانە کاتی فشار بن هێزی فشار بن بەسەر حیزبەکەتانەوە بەسەر ناوەندی بڕیاری سیاسی حکوومەت هێرێمی کوردستانەوە لانی کەم بۆ بەنەبەرکردنی دیاردەی توندوتیژی لە هەرێمی کوردستان و سزادانی ئەو کەسانی توندوتیژی دەکەن و کۆمەڵی هەنگا بۆ بنەبەرکردنی نەوێتی خراپ و کللتوری خراپکە لە کۆمەڵ من لە سەرەتای بەرنامەکە تا ئێستا باسی هەموو ئەو کارتی فشارانەم کرد هەموو ئەو هەنگاوە ئەمەلیانەم کرد کە کارتی فشار بوون بۆ سەر دەسەڵات بە شێوەیەکی گشتی نەک بۆ ئەو حزبەکە باسی بۆ شێوەیە باست کرد بۆ سەر دەسەڵات بۆ ئەوی گۆڕانکاری بکە ئەو دەسەڵاتە حزبێکی سیاسیە ئەو دەسەڵاتە حکوومەتە ئەو دەسەڵاتە پەرلەمانی کوردستانە و دەرەنجامەکانیشم باس کرد کە بەرهەمی هەموو ئەو فشارانەیە کە بێگومان ئەو فشارانەیش بێهیلاکبوون و بێماندووبوون و بێ بەرپەرشتانەوە نەبووە بۆیە ئەمە بێمەوە سەر ئەوەی کە گۆڕانکاری وەڵامێکیش بێ بۆ جەنابی گۆڕانکاری لە مرۆڤ پرۆسەیەکی درێژخایەنە تۆ ناتوانی بڵێ وەڵا ئەمڕۆ تەوعیە ئەکەم بەیانی بەرهەمەکەی ئەبینم لە عقلیەتی تاکەکانی مرۆڤ بۆیە ئەوە هەموو ئەو هۆڵانی دراوە کە ئێستا ئاوا بوێرانە خەڵک قسە لەسەر تەحەڕ تا ئێستا لە وڵاتی مسرا ناوێرن لەسەر تەحەڕۆشی جنسی قسە بکەن کە ئێمە پرۆژە یاسامان ببوورە پرۆژە یاسامان لەسەر وەکوی تیژنان تەنظیم پەرلەمانی کوردستان دوا قسەی خۆم ئەتوانم ئەو بۆ کۆتای پێنم کاری باش کراوە لە ڕابردووە کە تاوەکەرە بۆ ئێستا کە باشتر بێت هەنگاوی باش نەراوە لە ڕابردووە کە ئەکرێت تاوەکەر بێکاری کردتر بێت و فشاری زۆر نراوە کە دوانم بڵێم هەنگاوەکان لە داهاتوە پێویستە بوێرانە من لە سەرای بەرنامەکەش وتومە تا ئێستاکەش ئەڵێم ئێمە نکۆڵی لە بوونی ڕێکخراوەکان و لە کاریان ناکەین بەڵام ئەو لە ئاس چاوەڕوانەکانی ئێستای ژنانانین بە گوێرەی ئەو قۆناغی کاتوتە پێشەوە پێویستان بە کۆمەڵی گۆڕانکاری و چاکسازی تازەتر هەیە پێویستان بە خۆنەوەکردنەوە هەیە پێویستە ئەو ئاستی کۆمەلگا تێپەڕێنن و یەکی بەڕاستی ئەو یەکگرتن و هاوبەشی ڕێکخراوەکان ژنان پێویستە لەمە لا هەستی پێ بکەین دەکەم بێتە ناو هەرێکە لەو ڕێکخراوانەی کە خودت بە باشی ئەزانی بۆی بتوانانی ئەوەی نەکراوە بۆی هەر دیاردێک هەر حاڵەتێک لە هەر شوێنێکی ئەم هەرێمی کوردستانە ڕوئایە بڕاستی بتوانن هێزێکی فشاری بەهێز دروست بکەن و من لەگەڵ ئەوەیان ئەو لەگەڵ لە دەستور لە مەسلەکانی تری شابەتەنیان لە مەسلەی ژنانە لە مەسلە مرۆیی و گشتەکان شەپیان ڕۆڵی خۆیان بگەڕن و بەڕاستی ڕۆڵی کاریگەریان هەبێت خۆشەویستانەوەی کە گوێتان لە بە گفتوگۆکردن بوو سەبارەت بە ڕۆڵی ڕێکخراوەکان لە ڕێکخراوەکانی ژنان لە خزمەتکردنی کێشەکانی ژناندا بە میوانداری هەرێک لە بەڕێزان کە عەبدوڵڵا سەرنووسەری گۆڤاری تەوار و ستارە عارف ڕۆژنامەنووس و چالاکی بواری مافەکانی ژنان بەخێراتنی هەموو لاکتانەکەم و زۆر سوپاس بە ئامادەبوونتان زۆر سوپاس.